مارک ساڤایە ئەو پیاوەی لە چەند ساڵی داهاتوودا دەست و چاو زمانی ترەمپ دەبێت لە عێراقدا و دەشێت کۆی هاوکێشەکە لێرە و لای دەرودراوسێ بگۆڕێت. ئەوەی لەسەر ساڤایە باس کراوە ئەوەیە بازرگانێکی دیاری حەشیشە، بەڵام کەم کەس ئەوە دەزانێت ساڤایە بە هەمان دەستوری کاریگەری حەشیشە سیاست دەکات، سیاسەتی نەرم بەڵام بێهۆشکەر. مارک کەسایەتیەکی ناسراوە لە کۆمەڵگەی بازرگانی کلدانی عێراقی لە ویلایەتی میشیگان. دەستنیشانکردنی ساڤایە ئەو بۆچوونە دووپات دەکاتەوە کە ترەمپ متمانەی بە کارمەندانی وەزارەتی دەرەوە نییە کە سەدەیەکە بە مۆڵگەی دەوڵەتی قوڵی حیزبی دیموکرات دادەنرێت. دامەزران دەکات دوو ئامانجی ترەمپ دووپات دەکاتەوە: چالاکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ عێراق و هەروەها نزیکبوونەوە لە کۆمەڵگە عەرەب و موسڵمانەکانی ئەمریکا کە کاریگەریان هەبووە لە یەکلاکردنەوەی هەڵبژاردننی 2024دا. باکگراوەندە کلدانەکەی ساڤایە کە بەشێکە لە مەسیحیەکانی عێراق لە ئەمریکا چینێک لە ڕەسەنایەتی دەبەخشێت کە دەتوانێت یارمەتی دەربێت بۆ پڕکردنەوەی بۆشایی کۆمەڵایەتی و کلتوری لە کاتێکدا کە لە سەردەمی ترەمپدا پەیوەندی ئەمریکا لە بەغدا بۆ کەناڵە سەربازی و ئەمنیەکان تەسک بۆتەوە. لە ئاستی استراتیژیدا دووبارە گورزێکە لە وەزارەتی دەرەوە. هاتنی ساڤایە ئاماژەیە بۆ پشتبەستن بە هێزە نەرمەکان کە هێزی ئابووری و بازرگانیە. بە تایبەتی ساڤایە هیچ باکگراوەندێکی سەربازی یان ئەمنی یان دیبلۆماسی نییە. ئەو بەرجەستەی ئەوە دەکات کە ترەمپ ئەم جۆرەی لە هێزی ڕقی سەربازی و ئەمنی لاپەسەندترە. پێشبینی دەکرێت ساڤایە مۆدێلێکی دیبلۆماسی ئابووری پێش بخات کە جەخت لەسەر وەبەرێنانی تایبەت و هاوبەشی ئاوەدانکردنەوە و ئاسانکاری ژێرخانی ئابووری دەکاتەوە، نەک بڵاوکردنەوەی هێز یان مەرجی یارمەتی. پرۆفایلی دارایی عێراق هەم دەرفەت و هەم بربەست دەڕەخسێنێت. بانکی جیهانی مەزەندە دەکات کە نزیکەی 3 لەسەر 4 بودجەی نیشتیمانی لە خەرجەکانی کارپێکردن خەرج دەکرێت، بە تایبەتی بۆ موچە و وەگەرخستنی حکوومەت و هیچی وان نەماوە بۆ بەرهێنان و پلانی استراتیژی. لەگەڵەوەشدا ئەم بۆچوونە مەترسی تێدایە. ئەوانەی شارەزای دیبلۆماتکاری و وەزارەتی دەرەوە و سیاسەتی دەرەوەیان هەیە دەزانن کە ڕۆڵی نێردراوی تایبەت زۆر جار بەرپرسیارەتی لێڵ دەکات و هەماهەنگی لەگەڵ وەزارەتی دەرەوە و باڵوێزخانەی ئەمریکا لە بەغدا ئاڵۆزتر دەکات. بەبێ فەرمانێکی ڕوون و ئاشکرا ساڤایە دەتوانێت ببێتە گفتوگۆکارێکی دابڕا و تاکڕە و کە دەستپێشخەریەکانی بەدواداچوونی دامەزراوەیی نابێت. با کورت و کرمانجی بە نەمانی بڕیارەکانی سەردەمی خۆی کاری پێ ناکرێت و پەیوەندیەکانی هیچی لێ سەوز نابێت. هەروەها مێژووە بیرمان دەهێنێتەوە برێک مەکگۆرک لە سەردەمی ئۆبامادا و هەر نێردراوێک کە زۆر بە ئاشکرا لەگەڵ بەرژەوەندەکانی لایەنێکی پارتیزانی ئەمریکا هاوتەری بێت، لەوانەیە ڕوبەڕووی گومان بێتەوە لەلایەن کوتلە شیعەکان و تۆڕە نیمچە سەربازیەکانی عێراق. ساڤایە کارەکتەرێکی ناسراوی هەڵمەتی ترەمپ بوو لە میشیگان، لەوانەیە قبوڵکردنی لەلایەن کۆڕبەندی سیاسی لە بەغدا سنووردار بێت. بە کورتی دەستنیشانکردنی ساڤایە تاقیکردنەوەیەکە لە هەمبەر گواستنەوەی هێزی سەربازی بۆ هێزی نەرم.